شەویستەکەم گرچی و ئیسلامەنە بەرنامەشان سەفەرکردێکمە ئیسلامەنە بەرنامەش شەریعەتە نەفەرماوە خوا ڕوخسەتێ فرێژ دێنێ کات و سەفەرکردێنە ئێ ڕوخسەتێ پێناو دوێ چێوانە یۆ ئەگەر سەفەرەکە حەڵاڵ بوو یان واجب بوو یا سنت بوو کە تۆ ملی سەفەری حەرام نەبوو خوا ئێ ڕوخسەتێتە ماوپەنە نەما کوڵەکەری و ڕۆژەکە مەگێری کاتێوەتەر نەگێری شاوە مەجارشدا حتا جمعە بە واجبێتی گەورەی وێش سەر تۆ لاش بەرۆ نەفەس و مەجارڵ پێکەرەوە بە شەرت و ئانەیە کە سەفەرێکەکەری سەفەر و تاعاتی بۆ عولەمە فەرمەوە سەفەرێەوە بۆ کە تووش و گوناحی نەبیچەنە سەفەر و خەیری بوو ئینسان سەفەرکەرۆنە پەینەی دزی کەرەوە سەفەرکەرۆنە پەینەی خراپەکاری کەرەوە پەینەی چەمێ لە وەڕنەوە بە زوان و ئاروی ئی سەفەرێ مەتاوە نماشە چەنە کوڵی کەرەوە بە پاوفێقی ئیسلامی چونکە هەدەف و سەفەرەکەش گوناهکاریە هەدەف کەرەوە پێناو زیناینە هەدەف کەرەوە پێناو هەر چێوێنە مادام پێی گوناحی ملۆ مەتاوە ڕوخسەتەکەی خۆی شمول و کەسی ئەومە کەرا کە نیەتە سەفەرەنە پێی خراپێ چەنی ئانێچە لایەوەترشن سەفەر ناڕەحەتیشن پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرماوە السفر قطعة من العذاب سەفەر قطعێ و بەشێوەن جا عذاب و ناڕەحەتی ڕێواتێکە نەفەرماوە وەرم تا تێک مشۆ واردەیە تا واردەی تا هەرچی چێتانە سەفەرەن تێک مشۆ وەرو ئانەی خۆی گەوە ڕەحمش بە نەکردێن دێ عولەمە فەرماوە هەر ئی مەسەلەی هەر ئینە نییە خۆی ڕەحمش بە نەکردێ بێمێ ڕاستە سەفەر میحنەتە بەڵام منحەتیچە بەخشندەیی خوین و زەحمەتی چنین فەرماوە چی خۆی گەورە ئی مەجالێشە کردێنێەوە وەرو ئانەی خەڵک نەتەرس و سەفەر کرد بلو سەفەرەکەش کەر و هەر یاگەرە ملۆ سەر و زەمین و خوای پان و پۆڕ بلو گێڵۆ پێوێش ڕاستە سەفەرەنە دوورگنۆجە قەوم و کەسی و بێتاقەت بێ بێزار بی زەحمەت مێڕاو بەڵام چەنی ئینی شاگردی یەک دنیا بەرەکەت و ڕەحمەت و خوا چەناڵ نزیک بوو دوعاکەڵ گیرێ بە نزیک بی و جە ڕەب العالەمینی یعنی ئینسان سەفەرەنە چونکە گنۆ غەریبی و خواجە لە جاوە ڕەحمی فرەتەرش بە نەکردن ئینا دلێ عەذابینە خواجە ڕەحم بە فەقیر و زەعیفەکە فرەکەرەوە لایە پەناڵ ماچۆ تۆ زەعیفەنی سەفەرەنە ڕەحم و خوا چەنین لایە تەریش پەناڵ ماچۆ نەتەرسیجە سەفەری لۆ گێڵە سەر و زەمینی لێ ڕسق ئینا چاگۆ بەرەکەت ئینا چاگۆ سەحەت و لەشساغی ئینا سەفەرەنە ئینسانی ئیماندار بەتابەتی ئەچی زەمەنانە کە سەفەر خوای گەورە فرە ئاسان و تەسهیل کردن یعنی ویر کردێ جاران ئەگەر یۆ سەفەرش کردێ ئەشیا چی و ساڵش لە زاوڵەکەش و نیێرە جارێ وەروانە ئەوراشەنەوە ئیتر ئاگەر چەنەشان نەمەنێ لوێ يعني پیغمبر صلی الله عليه و آله وسلم روایت و نفرماواش کی 5 سال نتوانش بلو لا زاوڵەکەش 5 سال سەفەری ئەچانەی بینێ دوور و درێژی کابرا نامانو نتوانش گێڵەوە دەی تەماشەکەرە ئارۆنە سەفەرەکەی فرە ئاسانێ بینێ کابرا ملۆ چەوپەڕ و دنیەوە تاوە زەڕکیانەوە پێ زاوڵەکەش تاوە ئاگاجە زاوڵەکەش بوو مشۆرەت کەرەوە چەنی زاوڵەکەش جا ئارۆنە بەرەکەی سەفەری خۆی فرە ئاسانێ کردێنی چەنی ئانەی خۆی گەورەی فرە ئاسانێ کردێنێ ئینسانەکە سەفەراتشا کەم بیانەوە گەڵاشا کەم بیانەوە بینەما ئینسان جە سەفەرەکانە چەمێش کریاوە عیبرەت وەرگێرەوە دەرز وەرگێرەوە ئینسانی عاقڵەشم دوا پێی سەفەری ئەماوە فاڕیا بوو چەنی سەفەر و حەجی کەرینە دەورێوەن ئیلا واجبە سەرڵ بلینە کە زەڕڵ بی وەرو ئانەی فاڕی هەرا کەسە نەبی چا سوچە لەسەر و زەمین و نیشتەنیرێ ئەخلاق الفاڕی و ڕەوشت الفاڕی و بعضی سەفەری سنەتێمە هەنێ پێ عومرەکردەی ئینسان ملۆ پێ تەڵەب و عیلمی ملۆ پێ مداوات و شیفای ملۆ پێ هەریۆ چانیشە کە ئینسان ملۆ ئەجرش دەستگن و چەنی ئانێ ئەی تۆ کە خود و سەفەرەکەی کەری سنەتێوە جێبەجێکەری واجبێوە خۆی جێبەجێکەری مباحێ و گرت دەنە خێرەڵیاوە إلا ما سفر ومعصيتي وأنا إنسان مسلمان توشو أجري ونزيكي جخواي وهو جل جلاله كوابو إنساني مسلمان ما بوجه سفري ترسو بلان بياساكا شريعتي شو شريعته يا ما قرتشي وش دسورة البي قرتشي بهن تماشو دسور السفر الكرو جنرا بركته خواينا تاجول وحركتونه إنسان حتى أجول وحركة نكرو سرو زميننا بەتەماو ئانێچە نەبوو بەرەکات و ئاسمانی چەنی جمو بەڕاستی ئینسان یاگێوەشە نەفرەوکاتی چەنی ئاوە کە من نەبوو وردە بووە کەرۆ ڕەنگە بۆ بە گەنایەوە تەمامە بەڵام کاتێک کە جما بە حیاتش ئایەوە جمێنێ تۆ مەتاوی واچی ئینە بوەشکردێنە یا چێ حتا ئەگە پیسێکش گونە پیسەکە ڕاماڵۆ بەرەش و وێژ بە پاکی منەوە ئێمەش ئەچی کاتەنە ئەچی زەمەنە بەتایبەتی ڕاستی گەنجەکەی ماشم سەفەر کەرا چەمێک کەراوە
فروكاتي أو تاتك فرت ترسى جا سفر وزار لك ما ترسى زار لك المعرفة ورجال وجا سفرنا جوربو ياوبنا بتابتي أجر آداب إسلام كاش فير كره سفرنا ويتلباب بسر الزميني واسع وجورب ما بنو جيلو أرونا بس جراينيا كابرا ملو مصر أجر زار لك عشان زار لك جينا مصر تيجو أجر شنشة هنا أوروبا أجر شنشة أرونا الدنيا فرقولانة بينو وما تملي بينو وما أجو مارسق تنها إنا تشوارشي وقولانو تشوار توانانا ورو أنا إما أمتي بيغمري صلى الله عليه وسلم كجهاد ما نمنا كفرماو سياحة أمتي الجهاد جلاي أمتكم جهادنا برجنو نمنا ما هجرت نمنا من النسر أنا قشت مباحكي قشت واجبك ترى حاجة عمري واجب سر إنساني هر يوساني شاك إنسان جب شاكر وقرد أجر وفضل وجوريش دزجنو خوي دعوة ونكرمه الرحمة بزيو مجمل ما رتشاكاتك إقامة ما هنو ياجي ونشتين من رتشاكاتك إنك السفر كرمي وإنام سفرا وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما